فەرماندە مەیدانەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک ڕایدەگەیەنن هێزی پێشمەرگە ئامادەی دەربڕیوە بەشداری لە ئۆپراسیۆن ڕزگارکردنەوەی حەویجەدا بکات. کۆتا ڕێککەوتنمان لەسەرەوە کردو کە هێزی پێشمەرگەی کوردستان بەشدارە بێ لە ئۆپراسیۆنەکانی حەویجە بەم شێوەیە یەکەمیان لە ڕووی ئەسنادەوە کە ئێمە هێزەکانی پشتیوانی دوومان تەکلیف کردو بۆ مەسلەیە لە هەر جێگایەک پێویست بوو مقاومە هەبوو ئاگربارانی ئەو شوێنە بکەن دوو هەمیان هێزەکانی ئێمە لە پەڕی ئامادەباشیان لە شوێنەکانی خۆیان بۆ هەر کاتێکە لە جێگایەک عێراق پێویستی پێبوو هێزەکانی ئەمە دەچێ سێمیان لە بواری هەواڵگریە ڕێککەوتوینێکە ئاڵوگۆڕی هەواڵگری بکەین لەسەر هەموو مەسلەیەک چی شوێنێکیان بوێ ئێمە لەگەڵیان نابڕۆین هاوکاریان بین هاوکاریانە بین وەکو هێزەکانی پشتیوانیش تاکیدیان کردەوە لەسەرەوەی کە ئێمە ئیسنادیان بکەین هاوکاریان بین لە ڕێی هەواڵگری هاوکاریان بێ وەکو هێزی پشتیوانی هێزی پێشمەرگە ئێمە تەنسیقێکی باشمان کردووە لەگەڵیان ناکە ئەوان داوایان لێمان کردو ئەوان چەندێ داوای چەند تاکیۆمان لێ بکەن ئێمە ئەوەندە لەگەڵیانە ئەڕۆین و بەبێ مشکیلە بۆ ماوەی 3 ساڵ زیاتر هێزی پێشمەرگەی کوردستان توانێتی ئەم سەنگەرانە بەخوێن و بەدەیان شەهید و بریندار ئەم سەنگەرانەمان پاراستەوە خەڵکی کەرکووک دڵنیا ئەکەین و ئەم سەنگەرانە بۆ هیچ هێزێک چۆڵ ناکەین کاتی خۆی هیچ هێزێکی لێ نەبوو ئێمە هاتوینتەوە بە براری کەسش نهاتوینە بە بریاری حکوومەت هەرێمی کوردستان وزارەتی پێشمەرگە هاتوینێرانە و ئەم سەنگەرانە بتەوترەکەین و بێتر چاکتر و قایمترەکەین بۆ ئەوەی خەڵکی کەرکووک و دەوروبەری شاری کەرکووک لە هەموو ئەگەرێک و لە هەموو شتێکی ئایندە ئەگەر ڕوودات بیان پارێزێت. حەویجە گرنگە بۆ هەموو شوێنێک تا هێز لە حەویجە بێ فەرماندەی هێزەکانی هەفتاش ڕایدەگەیەنێت چوارچێوەی بەشداریکردنی پێشمەرگە لە ئۆپراسیۆنی حەویجەدا دیاریکراو دەبێت. بەپێی ئەو ئیتفاقی کە کراوە لەگەڵ هێزە عێراقیەکانە لە چەند میحوەرێک لە جنوبی کەرکووک لە سنووری میحوەری 4 و 5 و 6 هێزە عێراقیەکان جێگای تەحەشودیان بۆ دیاری کراوە و هێزەکان دێنن تەحەشودی پێەکەن و لە چەند میحوەرێک و پێشڕەویەکەن دوای ئەوەی کە توانیان حەویجە ڕزگار بکەن هەموو هێزە عێراقیەکان لە پشتەوەی جەبهە هێزەکانی پێشمەرگە نامێنەوە ئەچنە پێشەوەی جەبهە و ئەوەی کە کەوتۆتە سەر ئێمە هەماهەنگی هەواڵگریە هەردوو لایەکە تەنسیقێکی زۆر باشەیە لە بینمانە بەپێی پلانێکی سەربازیکە بۆ ئۆپراسیۆن ڕزگارکردنەوەی حەویجە دانراوە حکوومەتی عێراق داوای هاوکاری لە هێزی پێشمەرگە کردووە و چوارچێوەی و هاوکاریەش لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان دیاریکراوە و هاوکاریەکەش تا و شوێنە دەبێت کە پێشمەرگە خۆی بڕیاری لێ دەدات. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.